ملەتی کورد ئینشاءڵڵا بێتە دەوڵەت لەبەرەوەی هەموو جیهانە هەموو دەوڵەتی عالەم گشتی وڵاتە دەوڵەت با کوردش بێتە دەوڵەت خەیچێکە ینی ئاسان ڕێفراندۆمش گرنگە بۆ ملەتی کورد و ئینشاءڵڵا ملەتی کوردی سەرەکەوێ. ڕێفراندۆم شکۆی نەتەوەیەک پیرۆزە لە هەموو تاکێکی کورد لە هەر شوێنێکی ئەم جیهانە هەن. شکۆی ئەو نەتەوەیی کە سەدان ساڵە خەباتەکە بۆ ڕزگاری بوونی بۆ سربەخۆی بوونی، شکۆی ئەو نەتەوەیی کە ڕووبارێک خوێنی داوە لە پێناوی ئازاد بوونی. سوپاس بۆ میلەتی کورد لە هەر چوارپارچەی کوردستان کە پشتیوانی ئەم ڕێفراندۆمەیان کرد. ئەفڕۆژە دەبێتن ئەم هەمی دەمێکی شانازی پێبین هیچ جارێکی ئەم لێ دوو دل نەبێنج بەرگ و ملەتێکین ئەم ملەتێکی مەزڵومکردینە مە زەڵم دیتیە بسەرمەدە هاتیە ئەفجا ئەف ملەتێن وی ئەوەی هەردەم بێتن گەشت بین بن پاشە ڕۆژێکە گەشت بۆ کوردستانê تایبەت jî tiştekî weke referandûmê hûsa pês bi destê me da bît hiç carekê jî em hest bi bêhîvîbûnê nekin û eger kengî jî bî netîcê wê dê me gihîn te berz û bilindiyekê û serbexweya Kurdistanê înşallah demên gencekî Kurd hezgam referandûmê Kurdistan serbixwe û bête serbexwe welatekî serbexwe bû xwe çunka hiç têkman kemtiniye le hiç tekman kemtiniye le welatekanî tir ala û destûr û netewî hemû tiştekman tiya mewcûd e. Bê hîvadarim referandûmê Kurdistan serkevî.